سەباس و گفتوگۆ کەم لەسەر نوێترین کتێبی یاخود نوێترین بڵاوکراوەی زۆربارە دکتۆر زانیار کەریم دیارە دکتۆر زانیار کەریم هەم توێژەرە و هەم نوسەرە لە بوارەکانی شێعر و ڕۆمان و هەم یەکێکە لە وەرگێڕانی کە توانێتی چەندین کتێب لە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕێتە سەر زمانی کوردی لە ئێستاە هەست و بڵین وشەکانی زانیار کەریم توانێتی لە نێو کتێبەکە کۆ بێتەوە لە ژێرناوی سكاڵای پەیكەرێک کەمان نوێترین کتێبی بەڕێزیانە و بێکمان توانیوێنە لە ڕابردووشە چەندین کتێبی زۆر ناوازە هەم بە وەرگێڕان و هەم بە نووسین لە بواری شەعر و ڕۆمانە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن و توانراوە لە ڕێگەی چەندین سیمینار و توێژینەوەشەوە کار لەسەر ئەدەبیاتی کوردی بکرێت و بتوانێت بابەتی ڕەخنەیش بە هەمان شێوە پێشکەش بە نێو کتێبخانەی کوردی بکات. زانیار کەریم نوسەر و مامۆستای زانکۆ کتێبەنوێکی بەناوی سكاڵای پەیكەرێک کە پێک هاتووە لە کۆمەڵە شێعرێک و قەسیدەیەک بڵاوکاتەوە. کتێبەکە ستایلی نووسینی مۆدەرنە و لە ڕەنگە جیاوازەکانی نووسەرە سپی پێستەکانی ئەمریکا و ڕەش پێستە ئەفریقیەکان پێکەوە ئاوێزانە بن. زانیار کەریم لەبارەی کتێبەکەواڵێت ڕۆڵی شاعیر قورسە و کانی وشەکان و بە ئاسانی هەڵناقڵن هەڵبەت هەست و سۆز و کێشەی ئێستای نیشتیمان و گەنجانی بێناز پاڵپشتن لە بزواندنی هەست و دروستکردنی وشەکان.